دووبارە سڵاو سۆزان خان لەو شوێنە وەستاین وتمان مخەڕەنەیەکی نێوان زۆرین و کەمینەمان کرد لە کوردستان و لە بەریتانیا پرسیاری وەم لێ کردی کە هەز ناکەی ئێوە وەکو زۆرینە زۆر جار غەدرتان لە کەمینە کردەوە یعنی ئەو مقابلەی خۆتم هێنایەوە چاپێکەوتنەوە کە تۆ لە وەڵامی ئەو پرسیارەی ئاڵەی ئەوان ئێستا هەڵیان پەساردووە و نایەنە کۆبوونەوەکانەوە بەڵام شێمان ڕۆ لەبەروی ڕێژەی یاساییمانەیە باشانی ڕێژەی یاسایی بەسە بۆی تۆ دەنگ و متمانەی 600,000 هاوڵاتی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنایە ئێمال بکەیت بژوێ بخەی ئەمە غەدرێ نییە ئێوە لە کەمینەیەکان لا تۆ سەیری کە ئێستا لە پەرلەمانی عێراقا لیستی عێراقیە کە کۆبوونەوەکانی خۆی هەڵپەسارد بوو حکوومەت وەستا پەرلەمان وەستا لە کۆبوونەوەکانی خۆی ڕێژێ زۆر جیاوازە نەنا تۆ بۆستا بۆ زۆر جیاوازە عێراقیە چەند کورسی هاوپەیمانی نیشتیمانی لەسەر و 128 کورسیەوە هەیەی عێراقیانەوە یەک کورسی هەیە ئەمە لایەکیان باش ئێوە لە وەکو فراکسیۆنی کوردستانی 59 کورسیدان ئۆپۆزیسیۆن بەمێ 36 کورسیانێ هەن جیاوازەکە ئەوە نیە تۆ یعنی نسبەت تۆ دەگەر سەیری نسبەتەکەش بکەی تقریبا عینە شتا ئەوە لەوێ 128 باشە لەوێ 128 لێرە 92 و نەوەستاوە ئەزانی چۆنە تۆ پێویست ناکات لە سیاسەتە کە لە ڕقێتی بکەی بۆ ئەوەی تەوزیحی کەم ئەمە من هەڵوێستەکەی ئەوان بەرزە نرخێنم جەلسەیەک دوو جەلسە بایکۆتەکەم زۆر ئاساییە بەڵام درێژە پێدانی وەستانی ژیان و وەستانی کاری پەرلەمان و بابە ئەوەی کە ئەوان داوای کردبوو هەتا ئێستا تەقەکەرانی حەڤەی شوبات گیراون یعنی بۆی هەتا ئێستا ئێمە هیچمان نەکردایە هەر ئەوان هەڵیان پەساردایە و ئێمەش نەمانتوانیایە کۆبوونەوەی خۆمان بکەین بەڵام خۆ زۆر دەمێکە هێشتە کۆبوونەوەکان و هەڵیشان نەبەسارد و کەس لە تەقەکەرەکان دەستگیر نەکراوە ئەخر بۆیە من پێ دەڵێم منتیقەکە لەوەیە تۆ با ئێمە فێر بین چۆن داواکاری مەدەنی چۆنە بێت مووقف تەسجیلەکەم جەلسەیە 2 3 4 نایەمە ژوورەوە من ئەم داواکاریەم هەیە خەڵکی نەگوێم لێ بگرن من بۆیە ناچمە ناو ئەو جەلسانەوە لەبەر ئەوەی فڵان شت نەکراوە بەڵام درێژە پێدانی حاڵەتی مەلەلیش دروست دەکات ئێمە لە سەروبەندی ئەوە شابووین بودجە دوای ئەوە هات باش بوو بودجە هات بۆ برادرانە هاتنەوە ناو جەلسەی پەرلەمان و بگرە زۆریش پێمان خۆش بوو ئەگەر هەر کەسێکیش سەیری مناقەشاتی بودجەش بکات یعنی باوەڕت هەبێ یەکەم ڕۆژ کە هاتی نەژوورە و یەکەم جەلسەی بودجە بوو کە خۆم کرد بە ژوورەوتم یاخوا بەخێر بێنەوە ئەم ناوەتان چۆڵ کرد بوو یعنی خۆش نییە بەو نەوەعە بەڵام کە تۆ ئیجبارت بکەن بڵێن تۆ نابێ دابنیشی نابێت بابە ئەوەی تەحەکوم بە دانیشتنی پەرلەمانەکە پەیڕەوی ناوخۆیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە ئەڵێ کە ڕێژەی یاسایی 50 زائیدەن یەک حازر بوو دانیشتنەکە دەبەسترێت چیمان بکردایە ئێمە بمانتە وەڵڵا هەر نایبەستین برادرانی تورکمانە هاتنە ژوورەوە برادرانی مەسیحەکانە هاتنە ژوورەوە بەڵام سۆزان خانم لێرەیە منطقێکی تریش هەیە یعنی تۆ کاتێک زۆربەی شتەکان بە حکمی زۆرینەی خۆت لە پەرلەمانە تێپەڕێنێ ئەی کەمینە چی بکە یعنی ئەگەر بایکۆتی نەکات چی بکە چ هەڵوێستێکی کەدار بڕێ نا زۆر ئاسایی یعنی ئەوان بوو نمونە هەڵوێستێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە بووی پێم وابێت لە یەکی لە مادەکانی بودجەیە بوو کێشان بە مێزەکانە تۆ خۆت هاتیتە دەرەوەتم هەڵوێستا هەرزەکارانێ لە کاتێکامە باوە لە هەموو پەرلەمانی دنیاە باوە لەو بریتانیاش کە باسمان کەوتمەندایکی دیموکراتێتەوە و زۆر باوە بۆی ڕێبگرنەوەی کە ئەو مادەی تێپەڕە لەبەرەوەی ئەوان پیان وایە کەمە بەرژەوەندی خەڵکی تیانە من حەزەکەم جەنابەت تۆ ئەڵی لەوێش باوە بەس سەیری ئەرشیفی دانیشتنەکانی پەرلەمانی بەریتانی بکەی لەسەر یوتیوب حەزەکەم یعنی زانی چۆنە کردیان من قسە ناکەم لەسەر ئەو مەسلەی تەپڵیانە هیچ قسە ناکەم چونکە بەغەڵەت لێکنەیرێتەوە بەڵام دەست خۆشیان لێ ئەەکەم بودجە کەیەتە پەرلەمانەوە شەنگ و کەوە کرێت قسەی لەسرە کرێت زۆرترین کۆبوونەوە کرێت باوەڕت هەیە بێ فترەی بودجە هەمومان هیلاکین ینی هەمومان ماندوین لەبەرەوەی هەمومان ئەمانەیە بە باشترین شێوە بیکەین زۆر زۆریش باشە بەڵام
یا ئەوە تا اعتراف بکەین بە مەبدەئی زۆرینە و کەمینە کە لە ئەنجامی هەڵبژاردنە دیموکراسیەت وایە باشە، یا ئەوە تا ئێمە بڕیارێک بین بڵین ئێمە هەتا ئەم مەرحەلەیەتی ئەپەڕێنین، ئەم مەرحەلەی کە من ناوە مەرحەلەیەکی دەڵەمەیە، چکە هەموو شتێک بۆ هەمومان تازەیە، معارەزە تازەی لە 25 حوتەوە دەستی پێ کردووە، بۆ ئەوەی ئەم مەرحەلە دەڵەمەیە تێپەڕێنین، بۆ ئەوەی بتوانین ئێمە لە هەرێمی کوردستانە حکمێکی ڕەشید بکەین، هەموو لایەکمان ڕازی بن لەمە دووە هەموو ئەو شتانەی کە ئەیکەین با بە تەوافق بیکەین لەسەر سەرم. زۆر ئاساییە، چەند خۆشە کە ئەبینی هەمومان متتەفقین لەسەر شتێک و هەمومان بەیەکەوە دەستی بۆ بەرزەکەینەوە و دەنگی بۆ ئەین. زۆر خۆشە، عینەن شتیش زۆر خۆشە ئەگەر مجموعەیە دەست بەرز بکاتەوە و مجموعەیەک دەست بەرز نەکاتەوە. یعنی ئەوی شەر زۆر ئاساییە بەلای منەوە، بەڵام لەبەر مەرحەلەکە لەبەرەوەی مەرحەلەیەکی هەستیارە گۆڕانکاریەکان زۆر خێران لە دەور و پشتمان خۆمان جارێ ئامادە نەکردووە بۆ وەرگرتنی ئەم ئەو تەقبولکردنی ئەم زۆرینە و کەمینەیە. زۆر ئاساییە، زۆر ئاساییە، هەتاکو و پەیڕەوێکی ناوخۆش. یعنی بۆ نمونە بۆ ئەوەی کاری پەرلەمان بە شێوەیە ئەبێ پەیڕەوی ناوخۆ زمانی حقوقی کەمینەکە بکە، دیاری بکە، دەسەڵاتیش لە چوارچێەوە بات، بڵێت تۆ بۆت نییە لەو حاڵەتە ئەوە بکەی بۆت نییە. لەبەر ئەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەوە تەحەکوم ئەکا لە هەموو شتێکی پەرلەمانە. من لەگەڵ ئەوەیە نەک هەمواریش بکرێتەوە سەر لەبەری هەڵبوەشێتەوە بۆ ئەوەی لەگەڵ پێداویستی ئەم زەمانەی کە هەیە ئەو پەیڕەوی ناوخۆی لە ساڵی 92 لە کاتی 50-50 دانراوە. تعدیلاتێکی زۆر کەمی بەسەرات و ئەویش کە ئەوەی بە قەدەری کە پێویست بۆ تعدیلاتەکە کراوە، بەڵام ئێستا زەمانەکە گۆڕاوە، زەمانەکە ڕاستە گۆڕاوە، بەڵام لە دووری دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە گۆڕاوە. بەڵێ وانە بەڵێ تۆ بەسی تەوافقەکەی، بەڵام تەوافق کاتێک ئەکرێ کاتێک ڕەنگە سەرکەوتوو بێ کە زۆرینە غەدێکی واضح لە کەمینە نەکا، بەڵامەوەی ئێمە بینیمان لە دروستبوونی ئۆپۆزیسیۆنەکە کە نامڕاوی سیاسیە بوو. یعنی ئەو پەرلەمانەی تۆ نەیتوانی موچە بۆ کەسێ بجارڕێتەوە کە نانی بڕاوە لەسەر سیاست، لەسەر بیر و بۆچوونی سیاسی. من تەحەداتەکەم سەیری پرۆتۆکۆڵەکان بکە، سەیری بودجەی 2010 بکە، بزانە فەقەرێکی تیان نییە بۆ گەڕانەوەی پلە و موچەی نان بڕاوانی سیاسی لە 2010. عنی بڕۆ سەیری یاساکە بکەرەوە، سەیری دانیشتەکانی پەرلەمان بکە. سۆزان خان قسە لەسەر ئەمە نییە کە موچەکەیان بۆ گەڕاوەتەوە یان خراونەتەوە سەر وەزیفەکانی خۆنەوە مافێکی خۆیانەوە مافی هەموو هەر ئەسڵەن خۆی هەنگاوێکی زۆر غەڵەت بوو. ئەمە وانە زۆر غەڵەت بوو، بەڵام کێشەکە لەوایە کە لە هەموو لەحظەیەکە ئەگەر هەیە کەم دیاردەیە سەر هەڵباتەوە لەگە گۆڕانە لەگە کەسێکی کەشە لەگە ئیسلامیەکە لەگەڵ یەکێکی ترە ئەو مەرحەلەیەتی چۆن ینی تۆ بە پێی یاسا ڕێکە خستۆ ئەمە ئەو مافە لە بۆ نمونە لە ئەو مافە لە حیزبەکەی خۆت و لە پارتی دیموکراتی کوردستان سندۆتەوە کە لە هەڵبژاردنێکی تراگەر ئۆپۆزیسیۆنێکە دروست بوو نانی خەڵک نەبڕن نابێ بیکەن بەڵێ ئەزانم نابێ لێرە سنوور بۆ شتە دابنین ببوورە ئەمە بە پێی یاسایەکە کە حرامێکە تۆ یاسایەکە لە پەرلەمانەکە و پەسەند کردو حرامی ئەم شتە بکە. نا هێشتا ئەو یاسای سەریکە ئەوە ئەبێ لە چیا بێ. طبعاً ئێمە کاروباری فەرمانبەری دەوڵەت بە پێی یاسایەکە کە ناوی قانون خدمەت مۆظەفی دەولەیە لە عێراقەوە ئێنە پەسەند کراوە. تۆ ئەتوانی بیت بڵێت من بۆ ئەوەی جارێکی تر تووشی ئەوە نەبمەوە یاخود کارێکی وانەکرێ تعدیلێک تەقدیم بکرێت لەسەر مواقفی سیاسی. هیچ کەسێک ئەوە مافێکی مەدەنی خۆیەتی ئەو کەسە ئەو فەرمانبەرە، بەڵام موچەی نەبڕێ. بەڵام لە هەموو دنیا شاوایە کاتێک کە حیزبێک براوە ئەبێت ئەو کارمەندەی خۆی کە پێی باشە ئەیخاتە ئەو پۆستەی کە ئەیەوێت بە تایبەتی پۆستە باڵا. بەڵام لە دەوڵەتی مؤسساتیە بە پێی کەفاءە و ئەو خبرە ئەکرێ. بەڵێ لێرە ژوایە نا کێڵێ لێرە وایە ئەمە کێشەکەیە. هەتا ئێستا طبعاً زۆر بەسەر بەرزیەوە ئەیڵێم
وەزارەتی خوێندنی باڵا هەنگاوێکی نابوو ئەو مەسەلەیە لە دانانی سەرۆکی زانکۆکانە ئیعلان کرا. ئێستش بڕۆ سەیری ڕۆژنامەکان بکە بەیناوبین ئەبینی وەزارەتی خوێندنی باڵا بانگەشەی کردووە بۆ پۆستێکی بەڕێوبەر یا بەڕێوبەرێکی گشتی بەتاڵ ئەڵێ تکایە سیڤەکانی خۆتان تەقدیم بکەن سرم پێی بەرزە گەر بمانەوێ ئێمە فعلەن دەوڵەتی موئەسەساتی دروست بکەین حاڵەتی تەنافس و ئیعلانکردن دەبێت جێگیر بکەین. زۆر باشە ئەمە خاڵێکی زۆر جوانە کە باسێک بەڵام لەگەڵ ئەوشە ببوورە ئەو هەنگاوی کە وەزارەتی خوێندنی باڵا ناوێتی ڕێگری خراوە لە بەردەمیە من پێش دەکەوم ئەمە بە وازەحی دوژمنایەتی ئەکرێ ڕێگری کراوە زائیدەن لە بەرنامەی تواناسازی شاکە لیستی کوردستانی لیستەکەی ئێوە زۆر شانازی پێواکە خەڵکی تایە بە مەحسوبێت و منسوبێت و لەسەر ئەساسی حەسەی حەزە بدانراوە ئەوش ئاشکرا بۆ لەم ماوەی دوایی من نازانم بەڵام ئێمە خۆمان بە دووادا چوونمان کردووە و کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەکو لیژنەی پەروەردە برادرانی ئۆپۆزیسیۆنیشمان لەگەڵا بووە حەزەکەم ئەوانە شایەتیم بۆ بن کە من چۆن داوام کردووە چ لە وەزارەتی خوێندنی باڵا چ لە وەزارەتی پلاندانان مادام ئەمە بەرنمەیەکە تازەیە لەوانەیە هەڵی تیاکرابێت لەوانەیە خەڵکە بۆ دوو جار پڕی کردوێتەوە بە دوو ناوپڕی کردوێتەوە پرۆژەیەکە تازەیە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوەیە ئەگەر ئەمە بە مراقبەی ئێمەشی لەسەر بێ ئەسڵەن ئەو حاڵەتانەش ناهێڵین یعنی من حەزەکەم بزانی ئێمە خۆمان لەسەر داوای سەرۆکی حکومەت خۆی کە بانگی کردوین دکتۆر سەباح بەرزنجی دکتۆر عومەر نورەدینی من بووم دکتۆر دانا سەعید سۆفی وەکو چوار کەس لە ناو لیژنەی خوێندنی باڵایە وتوێتی بڕۆن بە دوواداچوون بکەن ئێوە لەکوایە هەڵە هەیە لەکوایە ئێمە تۆزێ نەقدمان لێگرتن وتمان کارەکانیان بەخاوی ئەڕوا تەڵەبەکان کێشەی پارە و پارە وەرگرتنیان هەیە باسی ئەوەمان کرد هەندێک هەیە دەنگۆیەک هەیە لەوەی شتیوایە وتی بڕۆن بە دوواداچوونی بۆ بکەن راپۆرتی خۆتان بنووسن لەسەری لەبەر ئەوە یعنی جێگەی شانازیە بەرنامەی تواناسازی لە مەفهومەکە یا جەوهەرەکەی عەدالەتە لەسەرەوە من و تۆ جەنابەت قسەیەکت کرد وابزەم لەسەرەوە بوو یا ئەلێرەیا بوو لەسەر باگراوندی خوێندنی تۆ قسەیەکت بە من وت کە نەخۆش کەوتویت و لە دوایە هەتا هاتوویتەتەوە حیزبەکەی تۆ کورسەکەی منی لە دەستدام وایە بەرنامەی تواناسازی بۆ ئەوەیە هیچ کەس و حیزب و لایەنێک نەتوانێتە دەخۆڵ بکە ئەمە قوتی خەڵکە ئەمە ئیستیحقاقی خەڵکە نابێ هیچ کەسێک دەستکاری ئەم ئیستیحقاقە بکە لە بیرمان چۆوەتەوە کە بە قبول خاص خەڵکیان وەرەگرت لە بیرمان چۆوە کامیان باشترە قبول خاصەکە یا تواناسازی بەڵام ئێستا تۆ وەکو سەرۆکی فراکسیۆنی کوردستانی پێت وایە قبول خاص نەماوە نەماوە ئیطلاقاً ئەزانی جاران چۆن بوو ئەزانی جاران چۆن بوو قبول خاص ئەوە بوو بە ئیمزای زەلامێک کەسێک ئەکرا ئەچۆ کولیەکەوە کە مستحقی نییە قبول خاص کەسێک ئەچوو خوێندنی باڵایە کرد خوێندنی باڵا کە ئاستی ئەکادیمیە بە ئیمزای زەلامێک ئەکرا بەڵام منەمێ ڕاشکاوانە پێت بڵێم کە ماوە و بەڵگەشەیە من حەزەکەم لە دوای ئەم لیقایە ناو بەڵگەکەشم خەیتە بەردەست من خۆم بە دوواداچوونی بۆکەم ئەوەی لە بەردەستی من نابێ من نێخەمە بەردەستی تۆ باش سوار باشە سۆزان خان تۆ لە وەڵامی پرسیارێکی کار لە چاپێکەوتنێکە کە هەمان ئەو چاپێکەوتنەیە ئەڵێ داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن سیاسین و دوورە لە داواکاری خۆپیشاندەرانەوە باش بەڵام داواکاری ئۆپۆزیسیۆن هەر بە سیاسی بێ هەن داواکاری ئۆپۆزیسیۆن چی بێ ببڕۆی تۆ داواکاری خۆپیشاندەران چی بوو ئەو کێشەیە کە لە بنەڕەتدا دروست بوو
پێم وایە لەسەر مەسەلەی یاسای خۆپیشاندانەوە دووکەمەش کێشەیەکی سیاسیە. نەنا پێش ئەوە کە ئیجازەکە وەرگیرە بۆ پشگیری شۆڕشەکانی تونس و مەسڕ نەبوو لەگەڵ بەرەنگار بوونەوەی گەندەڵی و نەهێشتنی نەعەدالەتی ئەوە تێماکەی بوو وترا خۆپیشاندان بۆ ئەم بابەتە ئەکرێ وایە ئەی بۆ لە دوایی یاگەیشتە ئەوەی گەڕانەوەی دەستور و پرۆژەی نۆخاڵی و بوو بە پرۆژەکاری یعنی من ئەوم پێ ناخۆشە هەرچەنە یەک قسەی من ئەو نییە لە مەرحەلەی دێواندن و مەرحەلەی ناشرینکردنی خەڵک من یەک قسە ئەەکەم ئەڵێم هاوڵاتی گوناحی چییە بە دەست گەندەڵی و گرانی بازار و احتیکارکردنی بازارەوە بناڵێنێ من لە جیاتی ئەوەی هەوڵ بم بۆ چاکردنی ئەمە بۆ داواکارێکی ئەو بکەم بە مەطلبێکی سیاسی بۆ خۆم ئەمەیە قسەکەی من بۆچی هاوڵاتی کە هەست بە ناعەدالەتیەکە ئێستا باسی قبول خەسمان نەکرد ئەوە ناعەدالەتی نەبوو کە لا ئەبرێ ئەو ناعەدالەتیە هەموو هاوڵاتی کەس بەوە ناکە کە دەرفەتێکی هەیە لە ناو ئەم وڵاتەیە وەکو یەکێکی تر سیر بکرێ ئەم شعورە شتە ناڕەواکان ئەیکوژێ هەستی هاوڵات بوونە کوژێ لە هاوڵاتی ئەم وڵاتەیە ئەمە هیچ علاقەتی نییە بەسەر سیاسەتەوە ئەمە علاقەتی بەسەر هەستی نیشتیمانیەوە بەڵام تەدەخولی کایە سیاسیەکەی لە هەموو بوارەکانی ترە بەس بۆ خاصمان کرد بۆ نمونە تەدەخولی سیاسەتە لە خوێندنی باڵایە بەکارهێنانی من ئەوەم پێ ناخۆشە بەکارهێنانی داواکاریەکی خۆپیشاندان بۆ مەکاسبی سیاسی هەندێ ئەحزاب ئەوەیە ناخۆشیەکە ئەگینە ئێستش ئەیڵێم 100 ساڵی کەش ئەیڵێم لە قسەی خۆم پەشیمان نیم داواکاری خۆپیشاندەران داواکاریەک بوو ڕەوا بوو بۆ گەڕانەوەی هەستی ئینتیما و هاوڵاتی بوون بەڵام بەکارهێنانی من پێ دەڵێم چه ئیعلامێک وجودی هەبوو لەوێ تەواجودی هەبوو ئەگەر هەموو هاوڵاتیان بوو بێ ئەگەر خۆپیشاندانی هەموو هاوڵاتیان بوو بێ ئەبوایە هەموو ئیعلامەکان لەوێ بوونایە ینی مەبەست لە شوێنی خۆپیشاندانەکانە بەڵێ ئەخە بەڵام لەوانەیە ئیعلام هەبوو بێ خۆی نەچوو بێ نا کاکە ئەندام پەرلەمانی ئێمەیان ڕاونا هێنایانە خوارەوە هاتن وت چوبوون بۆ ئەوەی پێیان بڵێن ئێمە لەگەڵتانین یعنی غەیری KNN و سپێدە و سەحەر کیتر ئەیوێرا بچێتە ئەوێ یعنی بۆیە من ئەڵێم ئەگەر من خۆپیشاندانم کرد وەکو سۆزان یا پرس کۆنفرانسم کرد وەکو سۆزان ناڵێم با ئەوە بێت و ئەوە نەیە تۆ بۆت هەیە بیت و تۆ بۆت نییە بیت بەڵام پێم وانی ئەوان دیاریان کرد بێک شە بچێت نیان ئەهێشت نەهێشتنەکە لەسەر ئاستی ڕسمی ئەوانە نەبووە کە سەرایان بەڕێوە ڕەنگە لەسەر ئاسێکی شعبی بوو بێ گەنجێک ڕێنایەوە بۆ نمونە هیچ بەڵگە بەدەسەوێت تۆکە لەسەر ئاسی ڕسمی بووە نایڵن بچن من بەسی قەڵ پێتەڵێم نیان هێش بچن ئەی لیان نەیان لە کامێرامان و ئەوەی کورسات ئەزیێتیان نەیان لیان نەیان بۆیە لەبەر ئەوە ئەڵێم گوناحە یاری بە مەشاعری کردنی خەڵک بەڵێ زۆر باشە سۆزان خان تۆ لە چاپێککەوتنێکی کە لە وەڵامی پرسیارێکە کەمە دەقی پرسیارەکەی دەوترێت پەرلەمان وەک پێویست نەیتوانیوە چاودێری ئەدای حکومت بکات بە تایبەتی جێبەجێکردنی حەڤە خاڵێکە تۆ لە وەڵام ماڵی تکایە بۆ ئەوەی هەڵە تێگەیشتن سەبارەت بە پەرلەمان نەبێت پێویستە بزانین پەرلەمان تەنها بڕیاری دەرکردو باشە بەڵام پەرلەمان تەنها بڕیار دەرناکە پەرلەمان بێت دەستگایکی چاودێریش بێ توانێ جارێکی تر ئەیڵێمەوە ئەجا پەرلەمان ئەگەر چاودێری جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی نەکا چون لیژنەی نەزاهەدانی و ئێوێ چاودێری حکومت بکە و ئێوە گەندەڵی نەیەڵێ باشە من ئەیڵێم ئێستا من ئەمەت بۆ ڕوونەکەمەوە ئەو لە سیاقی قسەیەکە هاتووە کە ئێمە دەرمان کردووە بڕیارەکە
بەلایەنی پەیوەندیدار ئەوەی کە عیلاقەی هەیە بەسەرگرتن و ئەوەی کە بڵێن متتەهەمن و یا تاوانبارن و یا گومانیان لێ ئەکرێت کە دەستیان هەبێ و ئەم شتانە لەسەر حکوومەتە لایەنەکەی خۆی جێبەجێ بکات کە گرتنیانە. ئەوەی کە عیلاقەی هەیە بەسەر لایەنە سیاسیەکانەوە و دروستکردنی دایلۆگی نیشتیمانی و لیژنەی بۆ دروست کرێ ئەوە تا کە بۆم باسکردین لە بەشی یەکەمە چی بوو ئەنجامەکەی. ئەوەی ئەمێنێتەوە لەسەر شانی پەرلەمان بانگهێشتکردن بوو. جارێکی تر ئەیڵێم ئێمە هەندێ بڕیار دەرەکەین، بڕیارەکان شاعری یعنی هەندێشتی تایە ئێمە هێشتا لە مەرحەلەی شعر و نەسرا نەهاتووینەتە دەرەوە. معقولە تۆ بڵێ وەڵڵا دەبێ میدیاکان یعنی خۆی نەسێکی تایە. من هەتا کردیش پێشم وتم بەس پێم بڵێن کێ لایەنی جێبەجێکاری ئەم خاڵی دووەمە، لایەنەکانی پەیوەندیدار میدیا و ینی حاڵەتی میدیایی ئاسایی بکرێتەوە و ڕاگەیاندنەکان ئاسایی بکرێتەوە. کێ لەوە مەسئولە؟ کێ لەوە مەسئولە؟ کێ لە جێبەجێکردنی مەسئولە؟ کێ لە بەدواداچوونی مەسئولە؟ بۆیە ئەڵێم ئەو حاڵەتی بەدواداچوونە و دەرچوونی ئەو بڕیارە حەڤە خاڵیە من بەڕاستی ینی با بە ڕاشکاوانە ڕای خۆم پێ بڵێم دەبوایە لە 3 خاڵ 4 خاڵ زیاتر نەبووایە. بوترایە هیچ بێلەوەی خاڵی ئیدانەکردنی و تەحریم و تەجریمکردنی بۆ ئەوەی جارێکی تر ئێمە دەستمان نەچێتەوە خوێنی یەکتری، دەبوایە بوترایە دەست بەجێ لەژنە تەحقیقەکە هەرچی بڕیارێکیە یەکسەر مەحاکم بەکاری خۆی هەستێ ئەو کەسانەی کە تەقییان کرد و تەحریز و بەلاڕێیا بردویانە یەکسەر هەمویان وەکو یەک بۆ ئەوەی شتەکان ڕوون ببێتەوە یەکسەر دەست بەجێ بەبێ ئەوەی بە لیژنە و لیژنەکاری بسپێڕی دەستپێکردنی دیالۆگی نیشتیمانی لە ڕێگەی ئامادەکاریەوە لەلایەن لیژنێکی پەرلەمانی و لەگەڵ ئەحزابەکانە 4 خاڵ بەس تەواو بۆ ئەوەی یەکسەر بکەویتە کار، یەکسەر بانکەی دابنیشی بڵێ و ئێمەش یەک تۆز شەرمنی ئیعلامین ئەگینا یەکسەر من بە کاکسماعیلی شمت کاتی خۆی وتم ڕوونی کەرەوە بۆ خەڵک بڵێ فلان کەس فلان لایەن ناهێڵێ ئەم لیژنەی دیالۆگە بەردەوام بێت یاخود بەکارەکانی خۆی هەستێت. دەبوایە وامان بکردایە چونکە ئیستەشی لەسەر بێ ئەم دیالۆگە نیشتیمانیە دەست پێ نەکات، هەموو لایەنەکان دانەنیشن ئیتیفاق نەکەن ئەم ئاشتەوایی نیشتیمانیە دروست نابێت. زۆر باشە. سوسان شەهاب تا چەند تۆ پێت وایە کە ئێستا تۆ سەرۆکی فراکسیۆنی کوردستانیت لە پەرلەمانی کوردستانە ئەمە ئەنجامی تێکۆشان و هەوڵ و ماندووبوونی ڕابردووی خۆتە تا چەندیش پێت وایە کە ئەمە ئینجازێکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ کچی خاڵە شیهابی سەرکردەی کۆمەڵی ڕەنجدارانی کوردستانیت؟ لە خولی یەکەم کە پیان وتیان ئەوە دەستنیشانمان کردووی بۆ ئەوەی بچیتە ناو قائیمەکەمانەوە بۆ پەرلەمانی کوردستان لەوانە بوو بێ سۆزانە کچی خاڵە شەهابە تۆزێک دەم و پلی هەیە تۆزێک قسەکات لەوانەیە ئەوە وا بوو بێ. بەڵام من بەڕای خۆم ینی خۆمم زۆر ماندوو کردووە بۆ ئەوەی لە جاری دووەما کە داواشیان لێ کردم یعنی من ئەشویست اعتیزار بێنمەوە بەڕاستی سەراحەتە پێ بڵێم چونکە ئەمزانی وەزعکە زۆر جیاوازە بێت و بەڵام ئیتر و کچۆنەڵی جۆرێک لە زۆر جارەیە خەڵکەیە ئەڵێ تحەدایەکە ئەیکەم لەگەڵ نەفسی خۆمە قبوڵم کردو شانازیشی پێواکەم و هیچیش عیب نییە ئەگەر کچی خاڵە شەهاب بم و لەم مستەوایە بم، بەڵام عیب ئەوە بوو ئەگەر قسەم نەکردایە یا ئەگەر بهاتمایە جەنابەت نەوزانایە ئەو 52 دقیقەی بەرنامەکەی خۆتم چۆن بۆ پڕکەیتەوە پێ پڕکەیتەوە کاتاوای لێ هات ببێ بە 2 بەش. وایە؟ باشە. بای ئەوەنگە توانیومە
چ لە ڕێگەی پەروەردەکردنی خۆمەوە بێ، چ لە ڕێگەی پشگیری کەس و کارمەوە بێ و خێزانەکەمەوە بێ، چ لە ڕێگەی دەستخۆشی و پاڵپشتی و هاوڵاتی ئاسایی کە ئەچمە بازار و ئەم گرێ و پێمەڵێ فلان شتوا بکەن و فیسار شتوا بکەن و دەستخۆشیتان لێەکەین ئەوەتان کردووە، ئەوە بۆ من مۆتیڤ و پاڵپشت بوو. زۆر باشە. یەک داقا کاتی بەرنامەکەم ماوە تو بوو بینە لەگەڵ ڕاگەاندنی ژنانەکان باش نییە. پێم وایە بە وێنەیەکی تۆ بڵاو کرایەوە لە ڕۆژنامەیەکی ژنانەوە لە دوایەوە مقاتەعەکردن و کۆمەڵێک کێشە دروست لە بینتانە. بوو نێوانە باش نییە لەگەڵێ. وەڵی خۆیان هیچ پەیوەندیم پێوە ناکەن و ئەو وێنەیەش ئێستش ئەیڵێمەوە زۆر جار هەیە خەڵک وا تەسەورەکە ئەندام پەرلەمان بتێکە لە شوێنێکایە دانراوە نەتوانێت هیچ حرەکەتێ بکە نەتوانێت ئێمە وەکو هەموو کەسێکی تر لە هەموو شوێنێکی ترە لە کۆتایان مرۆڤین باشە ئەویش جارێکی تر ئەیڵێمەوە بەدەستی یەکێک کە ئێستا لە معارەزەیە لە ئۆپۆزیۆنایە ئەو بابەتیان وا لێ کرد کە بەو شێوەیە وەخانمە هەستناسکێکی شاعریش زۆر پێی متەئەسیر بوو و منیش لە کاتی خۆی ئەم خۆشم ئەوە فەقیر نیم لە کاتی خۆشی ئەجوابممانەوە خەریک بوو شەڕی کوتلەکاری بەسەرسەری منە ئاشکایەوە من لە هیچ کوتلەیەکیش نیم. سوازان خاڵشاب سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ تۆ. خۆشەویستان بۆ سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بە ڕاشکاویەکی تر بە شادیتان دەسپێرم. بەسە خۆش.